پێویستە کەلوپەل یاخود کەرەستەی تایبەتی بە تایبەتی ئەو قوڕی کە بەکارهێنرێت زۆر جار بیستومانەکە هەمیشە لە وڵاتانی دەرەوە هەناردە ئەکرێت و پێویستە کە قوڕێکی تایبەت بێ بەڵام بەشێک لە شێوەکاران هەوڵیان داوە کە سوود لە قوڕی کوردستان و بەشێک لە ناوچەکانی کوردستان وەربگرن. لە ئێستادا مەراسیمی ناساندنی کتێبی ئەگەری بەکارهێنانی قوڕەکانی کوردستان لە عێراق کە لە نووسین و ئامادەکردنی ڕۆژگار کەمال بەڕێوەچوو. هەڵبەتە ئێمە تایبەت بە هونەری سیرامیک و هونەری پەیکەر و بەگشتی و هونەرانی کە گڵ بەکارێنن ئێمە یەکێک لە سەرچاوە سەرشیەکان ئەم خامەیە کە بەکارین کە گڵە. هەڵبەتە ئەم گڵە کۆمەڵێک تایبەتمەندی خۆیە بەڵام ئێمە تاوەکو وەسامە پشت بەسراوە بە گڵێک کە لە ناوچە ئاکاشە لە منتیقەی جنوب هەیە. هەڵبەتە ئەمە بە کولفێکی زۆر گران هەیە و لەسەر ئاستی شەخص ئێمە ناتوانین ئەمە بکڕین بەڕاستی. من بە گرنگم زانی ناکرێمە تاوەکو لە کوردستان ئەمە کەشف نەکرابێت بۆی پێم وابوو ئەمە یەکەمین دراسە بوو یەکەمین لێکۆڵینەوەی مەیدانیەکە لەسەر ئاستی کوردستان کرا کە ماوەی 2 ساڵ مەیدانیان خەریبوون بۆ هەموو گشتیشەکە بە گشتی 3 ساڵی پێشوو کارم لەسەر کوی تاکوزین لە کوردستان ئەم گڵە تایبەتە هەیە یاخودنی هەڵبەتە بەشێکی هونەری و زانستیانە بەداتابێت. خۆشبەختانە من کۆمەڵێک سامپڵی زۆرم وەرگرت بەڵام 2 بۆ 3 سامپڵیان زۆر گونجاوە بۆ کاری هونەری بە تایبەت هونەری سیرامیک چکە پێویستە بەرگەی پلیگەمی بەرزگرێ جیری و پلاستیسی هەبێ گڵەکە شەوائی و پێگاتەکانی پاگوێ هەموم تایبەتمەندیانی تیا جگەل لەوەش هەندێک نمونەی تری تیا کە بۆ کاری پەیکەر بەکارێ لە جگەل لەوەی کەمە کارمان لەسەر کاری هونەری کرد مەبەستەکەم کاری هونەری بەڵام لانی پێشەسازی هاتە ناوە. ئێستا گڵیتیا بۆ خشت ئەبێت گڵیتیا بۆ چیمەنتۆ ئەبێت تێکڵاو کرد سوودی لێوەرەگیرێت. ئەمە سوودێکی زۆری هەیە بە تایبەت و کولانی ئابووری لە کوردستانە کە ئەتوانم بڵێم بە سوودێکی زۆری لێگیرێت لە هەردوو لایەنەکە هەم هونەری هەموو کولانە پیشەسازەکەش جگەلەوەی کە لە فێرکە هونەرەکانیشە دەتوانێت سەرچاوی بەکاربێنێ بۆ خوێندکاران بۆ خوێندکارانی پەیمانگا کۆلیژی هونەرەکان ئەڵبەت مەسم هونەری جوانەکان یا خوێندنی باڵاوکو سەرچاو بەکاربێنێت لە ماستەر و دکتۆراش. هەڵبەتە خۆ کتێبەکە لە 4 بەش پێگاتووە خوات و پلانی با بڵێن پلانی ئستراکچەری کتێبەکە وایە لەسەر تا ئاماژەیە بە پوختەیە لەسەر کتێبەکە دوجاریش باز دەواکرێ ئەو منتیقانی کە من بۆی چووم هەڵبەت هەمی بەوێنەوە تیاتی اینجا دوای بە ماپین بە خشت بە خەریتە تیاتی تاوکو ڕێبتوانێتەوە شیتە ئەو شوێنی کە وەریگیری جگەلەوە لە بەشێکی ترە ئەنجا شیکاری کیمیاوی کرا بۆم گڵە بووی زین پێکاتە کیمیاویەکانی چییە هەموو ئەمانەی تیا تەسبیت کراوە لە بەشێکی تری ئیتر باسی لایەنە فیزیکیەتی کە من هەموویم کردو بە کاری هونەری و کاری سووتاندن و فڕن و تەزجیشکردن و ئەوانی هەمووی لەسەر کراوە هەم بە نووسین هەم بە وێنە و پراکتیشی هەمووی لەوێ لەناو کتێبەکە بڵاو کراوە تەوانێ و بتر بە هیوادارم کە هەرچەنە بەڕاستی ئەبوو ئەمە زووتر بکرایە بەڵام ئێستاش درەنگ نییە بۆ هیوایم کە هەموو لایەکمان بکەین سوودی لێ ببینین.